ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکار ماتومەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی سێشەمە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. 17مین ساڵ ڕۆژی گیانبەختکردنی ئیبراهیم لوتفوڵڵاهی لە شاری سنە. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە ڕوانسەر. سەپاندنی سزای زیندان بەسەر ئەژدەر پیری لە شاری کەرەج. ناڕەزایەتیەکان لە ئاستداگیرکردنی شارەوانی ئاکدنیز لە باکووری کوردستان. پشتیوانی لێژنەی هاواهەنگی هێزە چەپۆ دێموکراتیکەکان لە ڕۆژاوای کوردستان. بەیانیەی حیزبە سیاسیە چەپەکان و ڕێکخراوەکانی مافی ژنان دژ بە ئەعدام. مانگرتنی پەرەسەران و کادری دەرمان لە شوشتەر. بەیاننامەی سەندیکای کرێکارانی شیرکەت واحد دژ بە حکمی ئەعدامی پەخشان عەزیزی و پشتیوانی ڕێکخراوەی ژنانی ئۆتریش لە پەخشان عەزیزی. حەڤدەهەمین ساڵ ڕۆژی گیانبەختکردنی ئیبراهیم لوتفوڵڵاهی لە شاری سنە. ڕۆژی دووشەمە 24 بەفرانبار مەراسمی 17مین ساڵ ڕۆژی گیانبەختکردنی ئیبراهیم لوتفوڵڵاهی بە ئامادەبوونی دادخوازان و بنەماڵەی زیندانیانی سیاسی لە شاری سنە بەڕێوەچوو. ئیبراهیم لوتفوڵڵاهی خوێندکاری بەشی یاسا مانگی بەفرانباری ساڵی 86 هێتاوی لەلایەن ئیدارەی ئیتڵاعاتەوە دەست بەسەر و ڕۆژی 25 بەفرانباری هەمان ساڵ لە ژێرە شکنجەی دڕندانەی مامورانی وەزارەتی ئیتلاعاتدا گیانی لەدەستە. تەرمی ئەو بەندکراوە سیاسیە لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بەنهێنی نێژرا و سەرکوتگەران بۆ ئەوەی تاوانەکەیان بشارنەوە گۆڕەکەیان بە چیمەنتۆ داپۆشان. ڕۆژی ڕابردوو 17مین ساڵ ڕۆژی گیانبەختکردنی ئیبراهیم لوتفوڵڵاهی بوو بۆ بۆنەوە دادخوازانی شاری سنە و بنەماڵەی بەندکراوانی سیاسی لەسەر مەزاری ئەو هەمیشە زیندووە کۆبوونەوە و لە بەیاننامەیەکدا وێڕای ئیدانەکردنی سزای سێدارە خوازیاری هەڵوەشاندنەوەی حکمی ئەعدامی پەخشان عەزیزی بوو وریشە مرادی بوون. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە ڕوانسەر. سەر لە بەیانی ڕۆژی دووشەمە 24 بەفرانبار هاوڵاتیەکی خەڵکی ڕوانسەر بە ناوی شاهین عەلیپور تەمەن 21 ساڵ لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کرا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ شاهین پیشەی دەستفرۆشی بووە و هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی بەبێ بەڵگەی قەزایر شیان کردوتە سەر ماڵەکەی و ناوبراویان بە شێوەی نایاسایی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستۆتەوە. سەپاندنی سزای زیندان بەسەر ئەژدەر پیری لە شاری کەرەج. لە ڕۆژانی ڕابردوودا ئەژدەر پیری تەمەن 36 ساڵ سەرنووسەری گۆڤاری مانگانەی نێودەوڵەتی توێژینەوەی گەلان لەلایەن لە قیسەی دادگای ئینقلابی کەرەج بە تۆمەتی پرۆپاگەندا دژی کۆماری ئیسلامی بە 1 ساڵ زیندان مەحکوم کرا. ڕۆژی دووشەمە 30 ڕەزبەری 1403 هەتاوی هێزە ئەمنیەتیەکانی کەرەج هەڵیان کوتاوەتە سەر ماڵی ئەژدەر پیری و وێڕای پشکنینی ماڵەکەی ناوبراویان دەست بەسەر کرد. ئەو لێکۆڵەرە پاش 26 ڕۆژ بەندکران لە ڕێکەوتی 25 خەزەڵوەری ئەم ساڵ بە دانانی وەسیقەی 200 ملیۆن تمەنی ئازاد کرا. لە ڕۆژانی ڕابردوودا ئەژدەر پیری لەلایەن دادگای ئینقلابی کەرەجەوە بە 1 ساڵ زیندانی تەعزیری و 2 ساڵ خەدەغەی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان مەحکوم کراوە. ناڕەزایەتی لە ئاستداگیرکردنی شارەوانی ئاکدنیز لە باکووری کوردستان. شەوی دووشەمە 24 بەفرانبار خەڵکی مێرسین بۆ جارێکی دیکە دژ بە داگیرکردنی شارەوانی ئاکدنیز لەلایەن دەوڵەتی ئەردۆغانەوە ڕۆژانە سەرشەقام و لەگەڵ هێزەکانی پۆلیس بەشەڕاتن. لە ڕۆژانی ڕابردوودا پۆلیسی تورکیا هاوسەرۆکەکانی شارەوانی ئاکدنیز و 4 ئەندامی شۆڕای ئەو شارەوانیەی دەست بەسەر و زیندانی کردووە. بە فەرمانی دەوڵەت لە جێگەی شارەدار قەیوم دانراوە و ئەو کردەوە نایاساییە بۆتە هۆی ناڕەزایەتی خەڵکی پارێزگای مێرسین. خەڵکی شۆڕژگێڕی مێرسین ماوەی چەند ڕۆژە دژ بە دەست بەسەرکردنی شارەدارانی هەڵبژێردرا و زەوتکردنی ئیرادەی گەل خۆ پێشاندان دەکەن و شەوی ڕابردوو لە ئاکامی دەستڕێژی گولەی پۆلیس چەند گەنج بریندار بوون. گیانبەختکردنی 3 شەڕوانی یەپەژە لە هێرشی تورکیا بۆ سەر کۆبانی. ڕۆژی دووشەمە 24 بەفرانبار 3 شەڕوانی یەپەژە لە هێرشی پەهبادی تورکیا بۆ سەر بەنداوی تشرین لە کۆبانی گیانیان بەخت کرد.
ڕۆژی ڕابردوو تێرۆریستانی سەر بە دەوڵەتی تورکیا بە پشتیوانی تۆپخانە و هێرشی ئاسمانی ئەرتەشی تورکیا هێرشیان کردە سەر گوندەکانی منبج و بەنداوی تشرین لە کۆبانی، بەڵام هەموو هەوڵەکانیان شکستی هێنا و بەدەیان چەکداریان کوژرا و بریندار بوون. لە بەرامبەردا سێ شەڕوانی یەپەژا لە هێرشی پەهبادی تورکیا لە پردی قەرەقۆزاق گیانیان بەخت کرد. شانی باسە کە ڕۆژی ڕابردوو خەڵکی عەرەب لە شارەکانی ڕەقا، دێرەزور و تەبقا پەیوەست بە خەڵکی مانگرتوو لەسەر بەنداوی تشرین بوون و پشتیوانی خۆیان لە هێزەکانی سووریای دموکراتیک ڕاگەیاند. پشتیوانی لێژنەی هاوەهەنگی هێزە چەپ و دموکراتیکەکان لە ڕۆژاوای کوردستان. لێژنەی هاوەهەنگی هێزە چەپ و دموکراتیکەکان ڕۆژی دووشەمە 24 بەفرامبەر لە بەیاننامەیەکدا پشتیوانی خۆیان لە ڕۆژاوای کوردستان ڕاگەیاند. لێژنەی هاوەهەنگی هێزە چەپ و دموکراتیکەکان لە بەیاننامەیەکدا وێڕای ئاماژەدان بە خەباتی چین و توێژە جیاوازەکانی ڕۆژاوای کوردستان دژ بە داعش، دیکتاتۆری ئەسەد و تێرۆریستانی سەر بە تورکیا، هەروەها دامەزراندنی سیستەمێکی دیموکراتیک لە باکوور و ڕۆژهەڵاتی باکووری سووریا، وازیارەی پشتیوانی هەموو هێزە چەپ و دموکراتیکەکان، ئیتحادیە کرێکاریەکان، ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ژنانی ئازادی خواست لە دەستکەوتەکانی ڕۆژاوای کوردستان بوون. بەیانیەی حیزبە سیاسیە چەپەکان و ڕێکخراوەکانی مافی ژنان دژ بە ئێعدام سێ ڕێکخراوە بە ناوەکانی دامەزراوەی دیموکراتیکی ژنانی ئێران، دەستەی هاوەهەنگی ڕێکخراوە چەپ و دیموکراتیکەکان و لێژنەی سیاسی ئیجرایی حیزبی چەپی ئێران لە بەیاننامەیەکی هاوبەشدا سەپاندنی سزای ئێعدام بەسەر پەخشان عەزیزی، وریشە مرادی، موجاهد کورکور و دەیان بەندکراوی سیاسیان بە توندی مەحکوم کرد. لە بەشێکی و بەیاننامەیەدا وێڕای ئاماژەدان بە بارودۆخی قەیراناوی کۆماری ئیسلامی لە نێوخۆ و دەرەوەی وڵات، هەروەها چالاکیەکانی پەخشان عەزیزی بۆ خزمەت بە لێقەوماوانی شەڕ لە شنگال و ڕۆژاوای کوردستان سەپاندنی سزای سێدارە بەسەر ئەو بەندکراوە و دەیان بەندکراوی سیاسی لەلایەن کۆماری ئیسلامی وەکو ئامرازێک بۆ سەرکوتی زۆرتری کۆمەڵگا و ڕێگری لە سەرهەڵدانێکی دیکە ناوبرە. واژۆکارانی ئەو بەیاننامەیە نەفرەتی خۆیان لە حکمی نامرۆڤانەی ئێعدام نیشاندا و خوازیاری یەکگرتووی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و کۆمەلگای جیهانی بەرامبەر بە کۆماری ئیسلامی بۆ هەڵوەشاندنەوەی سزای ئێعدام بوون. مانگرتنی پەرستاران و کادری دەرمان لە شوشتەر. پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەی خاتەمی شوشتەر ڕۆژەی دووشەممە 24 بەفرامبەر دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی ئێران لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری چوونە سەرەوەی تارەفەی پەرستاری، زیادکردنی حەقداز بەپێی ڕێژەی هەڵاوسان، کەمکردنەوەی ساعاتی کار، تەیارکردنی بەشی ئۆرژانس، کەمکردنەوەی نرخی دەرمان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دامەزراندنی هێزی کاری نوێ، پەرداختی ئیزافەکاری و کارانە، هەروەها چاکسازی لە ژیان و مەعیشەتیان. بەیاننامەی سەندیکای کرێکارانی شیرکەت واحد دژ بە حکمی ئەعدامی پەخشان عەزیزی. سەندیکای کرێکارانی شیرکەت واحیدی تاران ڕۆژەی دووشەممە 24 بەفرامبەر لە بەیاننامەیەکدا سەپاندنی سزای ئێعدام بەسەر پەخشان عەزیزی لەلایەن دیوانی باڵای وڵاتەوە بە توندی مەحکوم کرد و خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارە بوو. سەندیکای کرێکارانی شیرکەت واحد بە ئاماژەدان بە مێژووی خەباتی پەخشان عەزیزی و چالاکیەکانی لە ڕۆژاوای کوردستان سەپاندنی سزای سێدارەی بەسەر یادری دەدەرێکی کۆمەڵایەتی کە خزمەتی بە مرۆڤایەتی کردووە بە توندی مەحکوم کردووە. لەو بەیاننامەیەدا هەروەها مەحکومکردنی موجاهد کورکور، مهدی حەسەنی و بێهروز ئیحسانی بە ئێعدام شەرمەزار کراوە و واژۆکارانی بەیاننامەکە خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارە بەگشتی و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. سەندیکای شیرکەت واحیدی تاران لە کۆتایی بەیاننامەکەدا داوای لە هەموو کاریگەران، دامەزراوە کرێکاریەکان، ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و کۆمەلگای جیهانی کردووە هەڵوێستی جددی بەرامبەر بەو حکومە نامرۆڤانەیە بگرن. لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانەکانی عێراق و سمنان. بەیانی ڕۆژی دووشەممە 24 بەفرامبەر حکمی ئەعدامی دوو بەندکراو بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی عێراق و سمنان جێبەجێ کراوە. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤێران دوو بەندکراو بە ناوەکانی پویا عسکەری تەمەن 37 ساڵ و جەعفەر فەلاح تەمەن 44 ساڵ بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی عێراق و سمنان لە سێدارە دراون. پشتیوانی ڕێکخراوەی ژنانی وەتریش لە پەخشان عەزیزی.
ڕێکخراوەی ژنانی ئازادی ئێرانیان. ڕۆژی دووشەمە 24 بەفرامبار لە بەیاننامەیەکدا سەپاندنی سزای سێدارەی بەسەر پەخشان عەزیزی بە توندی مەحکوم کرد. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە کە کۆماری جەنایەتکار و دژەژنی ئیسلامی ئێران بە سەپاندنی سزای سێدارە بەسەر پەخشان عەزیزی بۆ جارێکی دیکە دژایەتی سیستماتیکی خۆی لەگەڵ ژن و مافی مرۆڤدا نیشانداوە. ئەو هەوڵەی ڕژیم بۆ بێدەنگکردنی دەنگی ئازادی خوازی خەڵکی ئێرانەوە ئێمە ئەو حکومە نامرۆڤانەیە بە توندی مەحکوم دەکەین و ڕای دەگەێنین کە کۆماری ئیسلامی بە ئەدامی ڕۆڵەکانی نیشتمان ناتوانێت ئیرادەی خەڵک بۆ گەیشتن بە ئازادی و بەرابەری بشکێنێت. خۆپێشاندانی هەزاران کەسی کرێکاران لە وڵاتی بلژیک. ڕۆژی دووشەمە 24 بەفرامبار هەزاران کرێکاری بلژیکی لە شاری برۆکسل کۆبوونەوە و دژ بە سیاسەتی ڕیازەتی ئابووری دەوڵەت و کەمکردنەوەی خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکان خۆپێشاندانیان کرد. بەپێ راپۆرتەکان 30,000 کرێکار لە شەقامەکانی برۆکسلدا ڕێپێوانیان کردووە و بەهۆی مانگرتنی کرێکاران بەشەکانی گواستنەوە، فڕۆکەخانە، میترۆ و قوتابخانەکان لە کارکەوتون و دەیان فڕین و گەشتی ئاسمانی و زەوینی ڕاگیراوە. یەکێتی کرێکاریەکانی بلژیک لە دروشمەکانیاندا خوازیاری زیادکردنی حەقدەست، کەمکردنەوەی ساعەتی کار، هەمیشەییکردنی گرێبەستەکان و لانانی سیاسەتی ڕیازەتی ئابووری، دابینکردنی دووبارەی خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکان، کەمکردنەوەی خصوصی سازی سەرمایە گوزاری لە بەشی ژینگە و بایەختان بە خانەنشین کراوان بوو. و دوایین هەواڵمان سەبارەتە بە ناڕەزایەتی ڕێکخراوە کرێکاریەکانی قبرس لە سەفەری سەرۆکۆماری ئیسرائیل. ڕۆژی دووشەمە ڕێکخراوە کرێکاریەکانی قبرس لە خۆپێشاندانێکی گەورەدا دژایەتی خۆیان لەگەڵ سەفەری سەرۆکۆماری ئیسرائیل بۆ وڵاتە نیشاندا. بەپێ راپۆرتەکان سەدان کرێکار لە بەردەم کۆشکی سەرۆکۆماریدا کۆبوونەتەوە و بە وتنەوەی دروشم دژایەتی خۆیان لەگەڵ پەیماننامەکانی دەوڵەتی قبرس لەگەڵ دەوڵەتی ڕاستگەرای ئیسرائیلدا نیشانداوە. کرێکارای ناڕازی هەروەها خوازیاری ڕاگررتنی شەڕ لە غەزە و کۆتایی هێنان بە سیاسەتی ژێنۆسایدی فەلەستینیەکان لەلایەن ئیسرائیلەوە بوون. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.